سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەیەکی تایبەت لە خزمەت دێوای ئازیز دەین. ئاماری شەژمانگی یەکەمی ساڵی 2024 زاینی کۆڵبەرنیوز لە کاتێکدا بڵاو دەبێتەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی خولی دوامی چواردەمین گاڵتەجاڕی هەڵبژارنی سەرۆک کۆماری بەڕێوە دەبات. دوای کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەری ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆماری پێشووی جەنایەتکاری ڕژیم و تیمی یاوەری لە ڕۆژی یەکشەماسی گوڵانی 1403 تاویدا ڕژیم خەریکی بەڕێوەبردنی بەناو هەڵبژارنێکە بۆ دانانی کەسێکی دیکە لە جێگای ڕەئیسی. ئازیزان لە بەرنامەیەکی تایبەتدا ئەمڕۆ هاتوینەوە خزمەتتان بۆ قسەکردن لەسەر ئامارێکی شەژمانگە کە کۆڵبەرنیوز تایبەت بە گیان لە دەستان و برینداربوونی زەحمەتکێشانی کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی سنووربانی ڕژیم و چەند ڕووداوی تر بڵاوی کردێتەوە. میوانی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ هیوا ئامانی یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەرانی کۆڵبەرنیوزە بۆ هیوای ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت. فەرموون لەگەڵمانداوە. کاکی واسڵاو لێبێ و زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئامادەبوون ئەم هەفتەیە لە بەرنامەیەمەدا. هاوڕێجان سڵاو لە ئێوەش و سڵام بۆ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەیە لە خزمەتتاندا. زۆر سپاس هاوڕێوە دەکرێت سەرەتا وێنایەکی گشتی لە ژیانی زەحمەتکێشانی کۆڵبەریانە و کەسانەی ڕوودەکەنە کاری کۆڵبەری باس بکەن و بفەرمونون ئاماری و کەسانی ڕوو لە کۆڵبەری دەکەن بەراورد بە چەند مانگی ڕابردوو زیاتر بووە یا لە ئاستی پێشوویدایە؟ بڵێ ئەوەی ڕاستی بێت ئێمە وەکو کۆڵبەرنیوز یا هیچ کەسی دیکە ئامارێکی ڕاستەوخۆی لەبەر دەستدانیە کە ژمارەی کۆڵبەران لە سنوورەکانی کوردستان هەژمار بکاوە بە شێوەی گشتی بزانێت کە چییە، بەڵام ئەوەی لە لای کۆڵبەرنیوز تۆمار کراوە بێ و ئامارەی کە بەدەست ئێمە گەیشتووە تەنیا لە سنووری سەلاسی باوەجانیە لە شاری سەلاسی باوەجانی لە سنووری شەیخ سەڵڵا نزیک بە 11560 کۆڵبەر ناویان نووسیوە بۆ تەرحێک بە ناوی تەرحی کەرامەتی کۆڵبەران کە قرار بوو لەلایەن ڕژیمی جمهوری ئیسلامیەوە بۆ سازماندانی و بە بەرنامەکردنی کاری کۆڵبەری لەو سنوورە بەڕێوە بچێت. بەڵام ئەگەر ئیجازە بدەنە من پرسیارەکەتان بۆ جۆرە وەڵام بدەمەوە کە هەر بە پێ و ئامارانەی کە خودی کۆماری ئیسلامی لەسەر مەسەلەی بێکاری لەسەر مەسەلەی هەژاری بڵاوی کردوتەوە دەتوانین بە جوابی پرسیارەکەتان بگەین. پێم خۆشە بۆ جۆرە دەست پێ بکەم کە باز لەوە بکەم بڵم سەرمایه‌داری وەکو نەزمێکی جیهانی بە پێکاتە سیاسی و ئابوووریەکانیەوە بە تەواوی ئەو کەم و کورتی و توندوتیژیانەیەوە کە هەیەی و دەوڵەتی ناوەندیش وەکو بەڕێوەبەری ئەم سیستمە توندوتیژە زۆرینەی خەڵکی جیهان لە گەیشتن بە ژیانێکی شایستە و دەستڕاگەشتن بە سەرچاوەی بژێوی ژیانی یەکسان بێبەش دەکات. ئەمەش بۆتە هێوەینی زۆر قەیرانی مرۆیی کە یەکێک لەوانە لەو قەیرانانە لە کوردستان سەری هەڵداوە بە کۆڵبەری پێناسە دەکرێت. هەژاری، بێکاری، تێکدانی ژینگە، میلیتاریزەکردنی ناوچەکە، نکۆڵیکردن و سڕێگینەوەی ناسنامە، نەبوونی بەرهەمهێنان، نەبوونی سەرمایه‌گوزاری، هەڵاواردن و ڕوانینی ئەمنیەتی دەسەڵات بۆ ئەو ناوچەیە، هەموو ئەوانە بوونەتە هۆی ئەوەی کە دیاردەیەک بە ناوی کۆڵبەری لە کوردستان سەر هەڵ بدا و توێژێکی زۆری خەڵکی کوردستان لە لاو بەساڵاتچوو ژن منداڵ پیاو بەو دیاردەیەوە سەرقاڵ بن و ڕێگای پڕمەترسی چیاک سەرکەشەکانی کوردستان ببڕن و بێنە ئاودیوی سنوور و لە باشووری کوردستان لەوێ بارێک بە کۆڵ بهێنەوە بۆ ئەو بەری سنوور و بۆ کوردستانی ڕۆژهەڵات و لێوێ بڕێک پارە لە بەرابەر ئەو کارە قورسە داوەر بگرن. تەواوی ئەوانە و تەواوی و ئامارانی کە لای ئێمەیە بەداخەوە ئەوە نیشان دەدا کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ ڕێژەی کۆڵبەری ڕوو لە زیادبوونە و بە پشتبەستن بە تەواوی ئەو ئامارانی کە خودی کۆماری ئیسلامی هەرچەندەوەش بڵێم کە باوەڕ پێکراو نین وەجێی بەقانین، بەڵام هەر بەپی خودی و ئامارانە کە خودی کۆماری ئیسلامی بڵاوی کردوتەوە
لە سەدا 30 خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریدایە و لە سەدا 40 خەڵکی ئێران لەسەر لێواری کەوتنە خوارەوەی هێڵی هەژارین و بۆیە دەتوانین بڵێن کە لە سایە هەفتەی خەڵکی ئێران گیرۆدەی هەژارین و بەدەست هەژاریەوە دەناڵێنن. پێم خۆشە بە تایبەتی کە باسی دیاردەی کۆڵبەری دەکەین باسی هەر چوار پارێزگای کوردستان و کرماشا و ئازەربایجانی ڕۆژاوا و ئیلام بکەم لەسەر نرخی بێکاری و هێڵی هەژاری لە ناوچانە کە لە ساڵی 1402 لەلایەن کۆماری ئیسلامیەوە بڵاو کراوەتەوە و ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە ئایا کۆڵبەری ڕوو لە پەرەسەندنە یان نە. نرخی بێکاری لە 1402 لە کوردستان 10.7% بووە، کرماشا 12.3% بووە، ئازەربایجانی ڕۆژاوا 10.7 و ئیلام 6.7. بەڵام هێڵی هەژاریە کە بە شێوەیەکی گشتی وەزعیەتەکە بۆ بارودۆخەکە پیشان دەدا کە چ کارەساتێک لەو ناوچەیە خەریکە ڕووەدا. کوردستان لە سەدا 41 لەژێر هێڵی هەژاریەوە، ینی پارێزگای کوردستان. پارێزگای کرماشان لە سەدا 35 بۆ سەدا 36 لەژێر هێڵی هەژاریەوەیە، ئازەربایجانی ڕۆژاوا لە سەدا 40 و ئیلام لە سەدا 26 کە ئەم چوار پارێزگایە ئەو کەسانە پێکدێنن کە ڕۆژانە خەریکی کۆڵبەرین و کۆڵبەری تیاندا ئەنجام دەدرێت. و شتێکی دیکە کە جێی ئاماژەیە بریتە لە لانیکەمی حەقدەستی کرێکاران کە بۆ ساڵی 1402 دیاری کراوە. خودی کۆماری ئیسلامی 8 ملیۆن تمەنی بۆ حەقدەستی کرێکاران وەک لانیکەمی حەقدەست دیاری کراوە، بەڵام بۆ بژێوی ژیانی بنەماڵەیەکی ئاسایی و ژیانێکی ئاسایی نزیک بە 25 ملیۆن تا 28 ملیۆن تمەن پێویستە بۆی بنەماڵەیەک بتوانێت بە شێوەیەکی ئاسایی بژین. تەواوی و ئامارانە ئەوە باز دەکەن کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ کۆڵبەری ڕووی لە پەرەسەندن ساندووە، نەک بەو هۆکارێک کە کۆڵبەری کارێکی ئاسانە یان خەڵک بە ئاسانی دەتوانێت پۆڵی بۆ لێ پیدا بکە، بەڵکو بەهۆی تەواوی ئەو فشارانەی کە باسم کرد بەپێ و ئامارانەی کە خودی کۆماری ئیسلامی بڵاوی کردوتەوە، قورسایی ژیان کارێکی کردو لە خەڵک کە بۆ پەیداکردنی ژیانیان مەجبور بن دیاردەی کۆڵبەری وەکو تەنیا سەرچاوەی داهات ببینن و ڕێگا ئەستەمەکانی شاخەکانی کوردستان بپێون بەر گولەی ڕاستە و خۆی هێزە نیزامەکانی ڕژیم لەو سنوورانە بەجیان بکڕن، بەڵام بتوانن پارویەک نان بخەنەوە سەر سفرەی هەژاران. زۆر باشە. ئەو ڕێوا ببینە سەر ئەو ئامارەی کە کۆڵبەر نیوز بڵاوی کردوێتەوە لەم ڕۆژانی دواییدا. کۆڵبەر نیوز ئامارێکی 6 مانگەی تایبەت بە ژمارەی کۆڵبەرانی بریندار و گیانبەخت کردو بڵاو کردێتەوە. دەکرێت بڵێن ئەو ئامارە لە چ سەرچاوە گەلێکەوە بەدەساتون وە ژمارەی بریندار و گیانبەخت کردوان چەندە و بەراورد بە 6 مانگی پێشتر ڕێژەکە چۆنە؟ ئەو ئامارانە ئێمە لە سەرچاوی خودی کۆڵبەرانەوە دەستمان دەکەوێت. کۆڵبەر نیوز خۆشبەختانە لەم چەند ساڵەی دواییدا بۆتە جێی متمانەی کۆڵبەران لە کوردستان و توانیویەتی بە بەردەوامی دەنگ و ڕەنگی کۆڵبەران بێت بۆ گەیاندنی دەنگیان بە کوردستان، بە ئێران و بە ناوچەکە. بۆیە ئێمە بشی تەواوی ئەو ئاماران، تەواوی ئەو هەواڵی کوژان و برینداربوون و هەر هەواڵێکی تایبەت بە کۆڵبەران کە لەو ناوچەیە ڕوودەدات لە خودی کۆڵبەران و دەستمان دەکەوێت و ئەو کۆڵبەرانە لەگەڵ ئەوەی کە زۆر جار لەوانەیە بکەونە هەر مەترسی جیرانیان بە دواداچوونی هێزە ئەمنیەتەکانی ڕژیم، بەڵام بۆ گەیاندنی دەنگی کۆڵبەران فیلم، ئەکس، ڤیدیۆ ویان نووسراوی تایبەت بە ڕووداوێکی کۆڵبەری لەو ناوچەی لە ناوچەی کە بۆ خۆیان کۆڵبەری دەکەن تایبەت بە کۆڵبەر نیوز دەنێرن و کۆڵبەر نیوزیان کردوتە سەرچاوی دەنگ و ڕەنگی خۆیان. ئەوە تایبەت بە ئەوەی کە
ئەو سەرچاوەکانی ئێمە بەتایبەت بۆ هەواڵانە کوێ بەڵام بە پشتبەستن بۆ ئامارانەی کە لە کۆڵبەرنیوس تۆمار کراون لە 6 مانگی یەکەمی ساڵی 2024 زاینی بەگشتی 207 کۆڵبەر لە ناوچە سنووریەکان و ڕێگاکانی نێوان پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژاوا، کوردستان، کرماشان بەهۆی هۆکارگەری وەکو تەقیی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم ڕۆنۆ و سەرمابردووی کەوتن سەرمین کەوتە خوارەوەی لە شاخ و بەرزایەکان و حاڵەتەکانی تر کوژرا و بریندار بوون. لەم ژمارەیە بەگشتی 34 کۆڵبەر کە دەکاتە لە 13 کۆی گشتی ئامارەکە کوژراون و 236 کۆڵبەر واتە 87% بریندار بوو. برزبوونەوەی لە سەدا 218 ڕێژەی کوژرا و برینداربوونی کۆڵبەران بە بەراورد بە نیوەی یەکەمی ساڵی 2023 دەرخەری ئەو ڕاستیەیە کە هێزەکانی کۆماری ئیسلامی چاویان نابەستن سڵ ناکەنەوە لە تەقا لە کوشتن و لە بریندارکردنی کۆڵبەران و ئەم کارە بۆتە خەڵسوکەوتێکی ئاسایی ڕۆژانەیان و لەوانەیە بنۆعێک بۆیان بوو بە سەرگەرمیەکیش لە کۆی گشتی 270 کۆڵبەری کە لە 6 مانگی یەکەمی ساڵ ئەم ساڵ کوژراون و برینداربوون بەگشتی 222 حاڵەتیان واتە لە 182 بەهۆی تەقی ڕاستەوخۆ بوو و تەنیا تەقی ڕاستەوخۆ هۆکار نییە بەڵکو بەشێکی ئەو کۆڵبەرانە بەداخەوە لەلایەن ئەو هێزانەوە دەست بەسەر دەکرێن ئەشکەنجە دەدرێن و سوکایەتیان پێ دەکرێت بەرزنێو دەدرێن بەر ئەشکەنجە دەدرێن و لە مەسافەی زۆر نزیکەوە تەقەیان لێ دەکرێت بەداخەوە. ئەمە سەبارەت بۆ ئامارەی کە کۆڵبەرنیوس بڵاوی کردبوو. بەڵێ هاوڕێیوە هەر وەک خۆشتان ئاماژەتان پێدا لە پێشێکی ئامارەکاندا گاڵتەجاڕێک بەناو هەڵبژاردن بۆ دیاریکردنی سەر و کۆمارێکی نوێ لە ئارادایە. تەیفی کۆڵبەریان چۆن دەڕوانە ئەم گاڵتەجاڕە لە دەورەی یەکەمدا هەڵوێستیان چۆن بوو و چاوەڕوان دەکرێت لە ڕۆژی هەینی کە دەورەی دووەمی ئەم گاڵتەجاڕە بەڕێوە دەچێت وەک دەورەی یەکەم بە شێوەیەکی بەرچاو بایکۆتی بکەن بەڕێوە. بەدڵنیاییەوە پێم وایە لانیکەم خەڵکی کوردستان و بەتایبەتی توێژی کۆڵبەران شتێک چ لەو کاندیدانەوە چ لە خوتی ڕژیم بە سۆنگەی هومێدێک نبینن بۆ ئەوەی کە بچن لە شانۆی هەڵبژاردنەکەی لە گاڵتەجاری هەڵبژاردنەکەیدا بەشداری بکەن. بەشێکی زۆری ئەو کاندیدانەی کە خۆیان پاڵاوتووە بۆ سەرۆکایەتی کۆماری ڕژیم بریتین لەو کەسانەی کە سوێن دەخۆن بە سەری ڕئیسی و بەڵێن دەدەن کە درێژە دەری ڕێگای ڕئیسی بن. بەڵام بابزانین ڕئیسی لە ماوەی 3 ساڵی سەرۆکایەتیدا وەکو سەرۆک کۆماری ئێران چ دیاریەکی بە خەڵکی کوردستان و بە تایبەتی بە کۆڵبەران بخشیوە. تایبەت بە کۆڵبەران دەتوانم بڵێم ڕئیسی لە ماوەی 3 ساڵ سەرۆکایەتەکەیدا 904 کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان کوژرا و بریندار بوون. ئەمە بەسە بۆ ئەوەی کە تەنیا چینی توێژی کۆڵبەر لە کوردستان بە خۆیان دابێنەوە و فکرێک بکەنەوە کە بیانەوە نەپیان بۆ دڵنیابن لەوەی کە نە کۆماری ئیسلامی و هیچێک لەو کاندیدانە ناتوانن دەرویەک بە ڕۆیاندا بکەنەوە یان پارویەک زیاتر بخەنە سەر سفرەی هەژارانیان. بۆیە ماباقی کاندیدەکانی تریش کە خۆیان بە ڕفۆرم خواز پێناسە دەکەن و بەڵێنی ئەوە دەدەن کە هەلومەرجەکە بگۆڕن، ئەوانیش تاقیکراونەتەوە، ئەوانیش سوێن دەخۆن کە درێژە دەر و پارێزەری ڕێگاکانی باقی دەوڵەتانی ڕفۆرم خواز بن کە چەند ساڵدا خۆیان تاقی کردوەوە. یەکێک لەوانە ڕۆحانیەت کە زۆر دوور نییە. بۆیە هەر لەو کاتەدا بە سەدان و بە هەزاران کۆڵبەر لە 8 ساڵی دەورەی ڕۆحانیشدا کوژرا و بریندار بوون. ئەمە جگە لەوەی کە لە دەورەی ڕئیسیدا شۆڕشی گەورەی ژنجیان ئازادی شۆڕشی ژینا
لە کوردستان سەری هەڵدا بە سەدان کچ و کوڕی خوێنگەرمی کوردستان، بە سەدان کۆڵبەر کەسانێک کە سەر بە بنەماڵی کۆڵبەران بوون لەو شۆشەدا بەشداریان کرد، بریندار بوون، گیانیان بەخت کرد، ئەشکەنجە دران، زیندانی کران. و لە دەورەی ڕۆحانیشدا هەم ئابانی 92 و هەم دەیمانگی 96 بە تەواوی ئەوانە ئەوەمان بیر دەخاتەوە کە کۆماری ئیسلامی بە هەر باڵێک، کۆماری ئیسلامی بە هەر جناحێکی بریتیە لەوەی کە تا ئێستا تاقی کراوەتەوە، بریتیە لە ڕشتنی خوێن، بریتیە لە ئازار، بریتیە لە ئەشکەنجە و هیچ شتێک لە سیاسەتی کۆماری ئیسلامی بەنسبەت کوردستان چ لە ڕووی سیاسیەوە، چ لە ڕووی ئەمنیەتی و نیزامیەوە، چ لە ڕووی ئابووریەوە ناگۆڕدرێت. ئەوان کوردستان بە کانگای شۆڕ لە تەواوی ئێران دەزانن، بۆیە بۆ تا داپلۆسینی، بۆ بە چۆکداهێنانی هەمیشە یەکگرتوون و تەواوی ئەوەی کە ئێستا ڕووی داوە لە جەریانی ئەو منازەرە سیاسیانی کە لە تلویزیۆنی کۆماری ئیسلامی وڵاو دەبێتەوە بریتیە لە گاڵتەجارێک بۆەوەی کە خەڵکی کوردستان یان خەڵکی ئێران بەلاڕێدا بەرن. بەڵام پێم وایە خەڵکی کوردستان لانیکەم زۆر لەوە ژیرترە، زۆر لەوە سیاسیتر و شۆڕژێرترە کە بە منەوە بەگاڵ لە گاڵتەجار فریو بخوا. بۆیە کوردستان کە لە سەدای 23 بە پێی ئاماری خۆیان کە دو هەروە پێشتریش وتم جێی باوەڕ نییە، لە سەدای 23 تەواوی ئەو کەسانێک کە بۆیان هەبوو دەنگ بدەن بەشداریان کردە. بۆیە پێم وایە ئەمجار ئەگەر زیاتر نەبێت، ئەگەر کەمتر نەبێت زیاتر نابێت. ئەمارێک بۆ دەنگدان دەری دەخات دیارە زۆر ئاشکرا بوو کە بایکۆتێکی سەرتاسەری کرا لە هەم سەراسەری ئێران وات تایبەتەن لە کوردستان. ئێساش کە ئێمە باز لە توێژی کۆڵبەرانەکەین کە زۆربەی لەو چوار پارێزگای کە وتانەوە بە تایبەتی لە کوردستانە هەیە. ڕەنگە ئێساش وەهمێک ببێ سەبارەت بە کۆماری ئیسلامی یا بۆ دووباڵی کە هەیە، گویا ئەگەر ئەویان نەبێ ئەوی تریان بێت گۆڕانکاریە دروست دەبێت لە ژیانی خەڵکانێکە. ڕەنگە ئێشتا وەهمە ما بێتەوە لە ناو هەنێک لە خەڵکە. بۆیە ئەم هەیە پرسیاری بکەم کە هاتنە سەرکاری کەسێکی تر لە مۆرەکانی ڕژیم بە جێگای ئیبراهیم ڕەئیسی ئەندامی هەیەتی مەرگی ڕژیم چی کاریگەریەکی لەسەر بارودۆخی ژیانی خەڵکی زەحمەتکەش لە ئێران و کوردستان بەگشتی و کۆڵبەران بە تایبەت دەبێت؟ ئەوەی ڕاستی بێت وەک پێشتریش ئاماژەم پێدانی هیچ کەسێک لەو کاندیدانی کە ئێستا هەن بێجگە لەوەش لەوانەی کە سەلاحیەتیان تەئید نەکرا لەلایەن شۆرای نیگهبانەوە، هیچێک لەوانە هیچ معجزەیەک ناتوانێت لە سیستمی کۆماری ئیسلامیدا بکەن، نەک بۆ معنایی کە دەیانەوێ ناتوانن ئەو کارە بکەن. لە سەروی هەمویانەوە کەسایەتێکی دیکە هەیە بە نێوی خامنەیی یا ڕێبەری باڵا کە دەسەڵاتی بەسەر تەواوی دام و دەستگاکانی ڕژیمدا دەشکێت و تەواوی ئەو شتێک کە ڕوودەدا لە ژێر فیلتەری ئەو لەسەر پێشنیاری ئەو بەڕێوە دەچێت. و دوای ئەو سوپای پاسداران وەکو ئۆرگانێکی سیاسی نظامی ئابووری گەورە کە دەتوانم بڵێم دەوڵەتی نێو دەوڵەتە، یعنی جگە لەوەی کە شتێکەیە بنێوی دەوڵەت لە ئێران دەوڵەتێکی ژێرسێبەری شەیەکە سوپای پاسدارانە لە ڕووی سیاسی، لە ڕووی نظامی، لە ڕووی ئابووریەوە هیچ شتێکی کەمتر نییە لە دەوڵەتێکی ڕسمی. بۆیە تەواوی ئەوانە ینی تەواوی ئەو کەسانی کە هەڵبژێردراون خۆیان کاندید کردەوە لە فیلتەری کۆماری ئیسلامی گوزەراون بۆی بێن ببن بە سەرۆکی کۆمار، بریتین لەو کەسانەی کە سوێند خواردون بە ڕێبازی کۆماری ئیسلامی، سوێند خواردون بەو کوشت و کوشتاری کە تا ئێستا کراوە. ئەنی کەسێکی وەکو پور محەممەدی کە بە هەزاران زیندانی سیاسی لە دەورەی ئەودا ئەعدام کران، بەڵام لە وەختی لە تلویزیۆن دێت قسە دەکا بە ئیفتخارەوە باز لەو دەورەیە دەکا، یا وەکو کەسێکی وەکو پزیشکیان بۆ خۆی لە تلویزیۆن لە مەساحەبەیەکدا لە چەند ساڵەوە پێش لی دەپرس بۆ خۆی بە ئیفتخار بە شانازی و باسلەوە دەکات کە مەسەلەی حیجاب، مەسەلەی توندکردنەوەی
حجاب بۆ سەر ژنان ئەمن لە زانکۆکان و لە بیمارستانەکان یەکەم جار بەر لەوەی کە کۆماری ئیسلامی تازە بەدەسەڵات گەیشت لە ساڵی 57 هیچ لایحەیەکی هەبێ هیچ قانونێکی بۆی هەبێ من ڕامگەیاند بوو کە هەر کەس دەیەوێت بۆ دانیشگاوە بێ بۆ نەخۆشخانەیە بۆ بیمارستان دەبێت پۆشتێکی تایبەتی ئیسلامی هەبێ و بەوە ئیفتخار دەکات بەوە شانازی دەکات. دوایەوەش هەر خودی پزیشکیان لە دەورەی ڕۆحانیدا وەزارەتی بەدەست بۆی تر دەی هەر لە دەورەی دەستەڵاتدارێتی ئەودا دەیمانگی 96 و ئابانی 98 ڕۆی داوە کە بە سەدان لاوی ئێران و کوردستان خەڵتانی خوێن کراوە. دەی ما باقی ئەو کەسانی کە ترکە خۆیان کاندید کردووە زیاتر سەر بە باڵی بناژوخوازەکان ئەوان بریتین لەو کەسانی کە ڕاستەوخۆ لەلایەن سوپای پاسدارانەوە پشتیوانی دەکەوێتتر ینی بەردەوام ژیانی سیاسیان پڕە لە مەلەفی گەندەڵی ئابووری پڕە لە کوشت و کوشتار پڕە لەم جۆرە کارە ساتانەی کرد. ینی وەختێک جەلیلی دادەنیشێ سوێن دەخوا بەوەی کە من پارێزەری ڕێبازی ڕئیسیم ڕێبازی ڕئیسی چاو لە پەروەندەکەی دەکەی تەواوی تاوانی ئینسانیە تەواوی تاوانە دژ بە مرۆڤایەتی. ینی ئەگەر ڕئیسی ئەو کارەساتی بەسەر نەهاتبایەوە ئاو بۆ جۆرە نەمردبایە دەبوو لە دادگای خەڵکیدا تاوانبار کرابایە و دادگای بکرابایەوە تاوانبار بکرابایە بە تاوان دژی مرۆڤایەتی. خودی ڕئیسی یەکێک بوو لەوانەیە کە هەیئەتی مەرگ بوو و لە کەمتر لە چەند دەقەدا حکمی ئەدامی بەسەر هەزاران لا و کەسی شۆڕژیر و سیاسی ئەو ئێرانەی کە خەباتیان بۆ کرد داسەپات. بۆیە تەواوی ئەوانە و تەواوی ئەو ئەگەر وەخت هەبێ ئیجازە بدەنە من باسی هەندێک لەو پارێزگایانە بکەم کە کەمترین بەشداری تێدا کراوە. کوردستان بە تۆپی سەرتۆپی تەواوی ئەو پارێزگایانە دێک کە کەمترین بەشداریان تێدا کراوە و دەمەوێت لەوە بەو بەشە بگەم کە تەواوی ئەو کەسانی کە ئێستا هاتوون و خۆیان وەکو فریادڕەسی خەڵکی ئێران پێناسە دەکەن دەوڵەتەکانیان یان بەلایانی کەمە ئەو کەسانی کە پشتیوانیان دەکەن تاقی کراونەتەوە. کۆماری ئیسلامی یا سیاسەتی شکست خواردووی ئابووری کۆماری ئیسلامی تەنیا لە پرۆسەیەکی چەند ساڵەی ڕابردوو بۆ منە 5 ساڵی ڕابردوو یا 10 ساڵی ڕابردوو شکل نەکردووە. ئەوە درێژەوە بووی سیاسەتێکی دەیان ساڵەیە 4 دەیە سیاسەتی کۆماری ئیسلامیە کە ئەو ناوچەکەی بە یا ئێرانی بە حاڵە گەیاندووە. کوردستان لە سەدا 23 بەشداری هەڵبژاردننی کردووە بە پێی ئاماری خۆیان، بەڵام نرخی بێکاریەوە کوتم لە سەدا دەیە، هەڵاوسانی ئابووری لە سەدا چلە و شاخصی فەلاکەت کە شاخصێکە یان ئامارێکە پێک دێ لە مەسەل لە کۆکراوەی نرخی بێکاری و نرخی تەوەڕوم دەکاتە شاخصێکە پێی دەڵێن شاخصی فەلاکەت و نیشان دەدا کە لەو ناوچەیە چەندە خەڵک لە ڕووی خۆشگوزەرانی و لە ژیانێکی ئارامدا دەژین. لە کوردستان لە سەدا 52 ینی لە سەدا 52 خەڵکی کوردستان لە هیچ نوع خۆشگوزەرانیەک ڕفاهێک بژێوێکی ژیانی ئاسایی بەرخوردار نین. بۆیە خەڵکی کوردستان لە سەدا 23 دەچێت لە دەنگداندا بەشداری دەکات. چۆی دەزانێت کۆماری ئیسلامی ئەگەر ئیکس نەبێ ئیگریک بێ، ئەگەر فلانە کە ئاغا نەبێ فیسارە ئاغا بێت، دقیقەن هەر ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە دووبارە دەبێتەوە. هیچ شتێک ناگۆڕدرێت. لە خوزستان شاخصی فلاکەت کە دوای کوردستان دێ لە 148، لە گیلان لە 149، لە تاران
لە 143 لە لۆرستان لە 156 هەموو ئەوانە ئەوە باز دەکەن و ئەوە نیشانە دەن کە کۆماری ئیسلامی تاقی کراوەتەوە، کۆماری ئیسلامی تەواوی جناحەکانی تەواوی بەشەکانی خۆی تاقی کردوتەوە و تەواوی فێڵ و درۆکانی بۆ خەڵک ئاشکرایە و من پێم وایە خەڵکی کوردستان خەڵکی ئێران زۆر لەوە ژیرترن کە فریوی ئەمن و عەلا تەبلیغات و چاواشەکاریە بخۆن کە بە تایبەتی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا و بە تایبەتی لە بینی لە دەورەی دووەمی چاردەهێمین دەورەی سەرۆکایەتی کۆماری ئێران بەڕێوە دەچێت. لەم یەک دوو ڕۆژەدا منازرەکان گەشتونەتە ڕائاستێک کە حکمی ئەدام بە یەکتر دەدەن، گردن دادەنێن، قەول دەدەن کە بڕۆن ئەگەر فلانە کەس بتوانە فیسارە کارە بکە. بۆیە ینی تەواوی ئەوانە ئەو شگردانەیە کە خەڵک وەجۆش بێنێ و پێی وابێ کە بێجگەل لە مەسەلەن پزیشکیان هیچ دەرەتانێکی دیکە نییە. نا خەڵکی کوردستان بە تایبەتی و خەڵکی ئێران لە جەریانی شۆڕشی ژینادا ئەوەیان نیشاندا کە ڕێگایەکی سێهم هەیە جگە لە ئیسلاح تەڵەبەکان و جگە لە بناژۆخوازەکان، ئەویش بریتیە لە ڕێگای شۆڕش، ڕێگای ئینقلاب و ئەو وەزعەتی کە بەسەر ئێران و کوردستان داهاتوە تەنیا یەک ڕێگاچاری هەیە، ئەویش ڕوخانی کۆماری ئیسلامی، ڕوخانی شۆڕژێرانی کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت هاوڕێی دوو لە قسەکان تا زۆر بەرجەستە بوو. یەکێوەی کە هەردوو لایەنەی بناژۆخواز و ئیسلاحخواز ئەگەریش بیان هەوێ چاکسازیە بکەن، گۆڕانکاریەک دروستکەن، ناتوانن بۆ چونکە هەموو شتێک لە کۆنتترۆلی بەیتی ڕێوەریایە. تەنانە دەو لە قسەکانی پزیشکیانە کە لە منازرە لەگەڵ جەلیلیە ئەوە جوابی جەلیلیە داتەوە کە ئەوان گویا دەستکەوتێکیان بووە، ئەڵێ ئەگەر بوش بێتان ئیتوانای خۆتان نەبووە، چونکە هیچ شتێک ناتوانێت بە بێویستی ڕێبەری تەنانە مەسەلەی بەرجام دێنێتەوە پێشەوە کە هیچ شتێک بە بێویستی ڕێبەری ناتوانرێت ئەنجام بدرێت، چ لە سیاسەتی دەرەوە چ لە سیاسەتی ناوە. دووەمین شتم پێم خۆش بۆ دووبارە تاکیدێک بێتەوە کە باسی سپات کە کرد کە دیارە 60% هەموو داهاتی سەروەت و سامانی وڵاتێکی گەورەی وەکو ئێران لەژێر کۆنتترۆلی سپای پاسدارانەوە. ئەو شتێکە جەناب بەکارهێنا بووی کە دەوڵەتێکە لە ناو دەوڵەتە زۆر ڕاستە و دەست خۆش بۆ قسەکانە. دیارە قسەکردن لەسەرم بابەتە وەختێکی زۆرتریەوە، ئێمەش کاتی بەرنامەکەمان کەمە، من پرسیارێکم نەماوە ئەگەر لە کۆتاییدا دەتانەوێت ئاماژە بە شتێک بکەن بفەرمون. نە زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دەرفەتە و زۆر جێی خۆشحاڵیە کە تلویزیۆنی کۆمەڵە، تلویزیۆنی حیزب و باقی ڕاگەیاندەکان ئاوڕیان داوەتەوە لەسەر مەسەلەی کۆڵبەران و زۆر بە پەرۆشەوەن بۆ ئەو مەسەلەیە. ئەوە جێی دڵخۆشیە و هەر ئەوەش وا دەکات کە دیاردەی کۆڵبەری بەربڵاوتر باز بکرێت، ڕەهەندەکانی بخرێتە سەر بەرباس و لێکۆڵینەوە و ئەوە وا دەکات کە خەڵکی کۆڵبەر بنەماڵی کۆڵبەران خۆیان بەتەنیا نەبینەوە. بۆیە من لێرە سپاسان دەکەم و هەر لێرەشەوە ئاواتەخوازم کە پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری لە کوردستان و لە ئێران ئاوڕێکی جدی لە مەسەلەی کۆڵبەری بدەنەوە و لە ڕوودانی هەر جۆرە کارەساتێک کە بەسەر بنەماڵە یا بەسەر خودی کۆڵبەراندا دێت هەڵوێست بنوێنن، سەردانی بنەماڵەکانیان بکەن و هیوادارم تەسکینایی دڵیان بدەن لە کارەساتێکی ناخۆش ئەگەر بەسەریاندا دێت. دووبارە سپاس بۆ قبوڵی زەحمەتت کرد. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست، بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی تایبەتی ئەم هەفتەیەمان. سپاس کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. کاتێکی خۆش ماڵەوە.